لە هەرێمی کوردستان پێکاتەی مەسیحی، تورکمان، ئەرمەن، ئاشور و ئێزیدی هەن. ڕێژەی لە سەدا 11 لە پەرلەمان پێدراوە. ئەمەش دەمێکە نەڕەزایەتی لەسەرە و بە زیادە دەزاندرێت. هەر هەموارێک نیگەرانی دروست بکە بۆ پێکاتەکان ئێمە دژڕادەوەستین. یەکێک لە داواکاریەکانی هێزە سیاسیە جیاوازەکان جیاکردنەوەی تۆماری دەنگدەران و کورسی کۆتاکانە بۆ ئەوەی هێزە سیاسیەکان نەتوانن کورسی کۆتاکان بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربهێنن، بەڵکو کۆتاکان نوێنەرایەتی پێکهاتەی خۆیان بکەن. هیمداد سەباح سەرۆکی فراکسیۆنی بەرەی تورکمانی لە پەرلەمانی کوردستان ڕای دەگەیەنێت ئەوان دژی ئەوەن لە هەمواری یاسای هەڵبژاردندا لیستی دەنگدەرانی تورکمان لە لیستی دەنگدەرانی گشتی جیا بکرێتەوە. سەبارەت بە لیستی دەنگدەران ئێمە وەکو نەتەوەی تورکمان لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی دانین لیستی دەنگدەران جیا بکرێتەوە. ئێمە بەش بە حاڵی خۆمان، ینی پێکاتەیەکی ترچی دەوێتن ئەوە بەرژەوەندی خۆی بەخۆی باشتر دەزانێت، بەڵام ئێمە لەگەر ئەوەی دانین چونکە ئێمە وەکو تورکمان لەگەر براکورد لە هەرێمی کوردستان زۆر تێکەڵی ناو یەکتر بووین، زۆر با بڵین بە کۆمەڵایەتی تێکەڵی ناو یەکتر بووین، بۆیە ئێمە لەگەر وەدانین ینی لیستی ئێمە جیا بکرێتەوە بە هەمان شێوە بەردەوام بێت. لای خۆشیەوە ڕۆژنامەنووسێک باز لەوە دەکات لە ڕابردوودا چەند جار پێکاتەکان تەرازوی هێزیان لە بەرژەوەندی پارتێکی دەسەڵات یەکلا کردوتەوە. بۆیە لە ئێستادا باشترین چارەسەر بۆ پێکاتەکان جیاکردنەوەی تۆماری دەنگدەرانیانە. حزبی دەسەڵاتدار پێکهاتەکان بۆ بەرژەوەندی سیاسی خۆی بەکاردێنێت لە ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان هەر کاتێک بارەدۆخەکەی یاخود لەبار نەبوو ئەوە ئەو کەمە نەتەوانە لە ناو پەرلەمان لە دەرەوەی پەرلەمان دێخاتە باری تەرازوی خۆی بۆی کارە سیاسێکی پێ ئەنجامدان. ئەوەش بۆمان دەسەلمێنێت کە ئەوانە نوێنەری ڕاستەقینی نەتۆکاری خۆیانی باشترین چارەسەر هەم بۆ نەتەوەکان بۆی نوێنەری ڕاستەقینی خۆیان هەبی، هەم بووی ئەو قسەی کە وەکو عیبێک لە سریان هەیە نەمێنێ پێویستە لیستێکی دەنگدانی تایبەت بە نەتەوەکان هەبی. لە سەرەتای ئەم خولەی پەرلەمانی کوردستاندا چەند جارێک پێکاتەکان لە ململانێ سیاسیەکاندا دژی لایەنێک بڕیاریان داوە. لەبارەی هەڵگرتنی پارێزبەندیش لەسەر سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵ پێکاتەکان ڕۆڵی سەرەکیان هەبووە بە تایبەت بۆ تەواوکردنی ڕێژەی یاسایی لە پەرلەمانی کوردستان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.